اسفر عبدالباقی در چوی کلیج کارگیری آبوری چالاکوان اندام رخرا تور همانگی آفیس دروکی و منم جو بجداری جو پاس هر بجاندن اول هنده باس لسنده پروژه بی که دهات دوباره خدمت بوگل ولاتو خاص خریم کردستان دا. از هوزان اسماعیل در چوا بش کارگیری کار لپیمانگاه تکنیکی یا تایبت برپرسا سنتر سیملی روشنبیری و هر وسا چالاکوانم افروکم بجداری دکند پاسا هلبجارتن عراق دا بوما بستا هنده کبشم دنگ گنجا بگهینم. از و در صدقی شریف اندام تو رو همان یارک راسین و در چوی کلیج ورزشی چالاکوان باره کمالاتی دام. من دلوین غازیمه چالاکوان که جواک سویلن پارزگاه دروگه. افریقا فرد دید کو پشک دارید پاس هلبجارتن دا بکم دالوان برسوا بگرم اوان برای هینا چندان سالا کو اس بسیار لید کم و میاب که همه برسوا کشله کاندید. اس علن فرید ناسیار به شاهومه اندام تور همانگیر خراکان سیمو چالاکوان مدنی ما و کار راگاند کاریت کم افریقا جی پشک داری کرنا مد برنامه دا گفتگو که جوان بکنیم بشن به مدنگ گنجان دنوا و گفتگوی دا. از هاشم فتح در چوب پیوندی نف دولتی و دیپلماسی روشنامه‌وان و چالاکوان جواک مدنی. پشمرگه و چالاکوان تو را همانگی رکھرا دا عبدالستار عزیز دوست. از سلاوین سوری حسن چالاکوان و سرپرستار تو را همانگی رکھراوان افسادوی که بجداری آمد افریقا پاسا هلبجاردن دا بوی چند کو هندک پرسن نشتیمانی و پرسن گریدای هرم کردستان گودو بیجو بحث بگید. عزیزان سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی پاسی هەڵبژاردن هاتوومەتەوە خزمەتتان هێشتا لە دهۆکین بۆ ئەم ئەڵلقەیەش من کۆمەڵێک گەنج میوانم دەبێت بۆ ئەوەی لە دید و تێڕوانینی گەنجانەوە باس لە پرۆسەی هەڵبژاردن بکەین و گەنجان ببن بە ئەستێرەی ناو بەرنامەکانمان و هەردواتر گەنجان پرسیارەکانیان ئاراستەی کاندیدەکان بکەن و بیان خەنە بەردەم بەرپرسیارەتیەوە بۆی دواتر ئەگەر کاندیدێکی دیاری کرا و بوو بە پەرلەمانتار لە ئاست بەڵێنەکانی بێت و لە ئاست ئەو وەڵامانە بێت کە پێشکەشی کردووە بۆ پرسیاری گەنجەکان من زیاتر ناڵێم وردە وردە بەرنامەکەم دەست پێیەکەم لەگەڵ ئەو گەنجە ئەزیز و بەڕێزانە کە ئەمڕۆ عزیێتیان کێشاوە و لە پاسی هەڵبژاردن حزوریان هەیە و لەگەڵمانن وەکو یەکەمین کەس کە دەست بە گفتوگۆکە دڵڤین خانە دڵوی خان سڵاوت لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە هەر بژین خۆت وەکو گەنجێک کاتێک کەسێک پرسیاری گرنگی هەڵبژاردنت لێیەکە چۆن وەڵامی دەیتەوە هەستەکەی هەڵبژاردن پرۆسەیەکی گرنگ و چارە نووسازە و گەنجان ئەبێ بەشداری تیا بکەن بگمان الدف من مثلا کو پروسه هەڵبژاردنێ ئەو پرۆسەیە کو ئەس تێدا داخواز مۆفێ خۆ بکەم چونکو ئەبێ خۆ کۆدید کە دا مۆفێ من داخواز کات الپەرلەمانی دا مۆفێ من داخواز کات الجڤاتە وڵات و ملەتێن دی الڤێرە ئەس وەکی گەنجێک ئەس دێ دەنگێ خۆ ڕادەستی وان کاندیداکەم کو دا کو مۆف مەبینن ئەس بینم گەلێکی وەکت بێژە پێنگاڤەکە مازنە کاندید بۆ هاوێژن و وەکت بێژن داخوازن ما بدەست ببینن حقیقەتەن الڤێرە ئەس وەکی گەنجێک من گەلێک بەسیارێت هەین من گەلێک مۆفێت هەین الڤێرێ مدی تەپڕێکا بەرنامەجی کو ئەوریکە ئەو کاندیدێ سبا بچیتە پەرلەمانی کوردستانê ئەوان پرسیارên min bersiv bû bînit û daxwaza evan mafên min biket ku ev bînim dirêjahiya çendîn sala evan mafa bi min nehatiye dayîn ku daxwaza wan mafa biket. باشە وەکو گەنجێک یعنی لەسەر چ بنەمایەک ئەو کاندیدە هەڵدەبژێری کە دەنگی پێدەی ئەکید سەروی بنەمای هەلبژێرم کو ئەو کاندیدا قەول و فعل بیت ئەو کاندیدە بیت کو حقیقەتەن ئەو ئاخفتنێن بەرێ بانگەشە هەلبژارتنێ بشتە من پشتی بانگەشی کو بسەر کەویت جی وەکت بێژن ئیسبات vekû بۆ min bicihve bînet heqetan min nevêt ez dengê xwe wekî bêjin bêk û ez tiştekê wergirim ez bideme kesekê
چکو دنگ منه موفق منه وقتی من رادستی کسی که کرد بگمان وید همه ایمانت و همه دلسوزانه اوی دنگ بو من پیکار بکد سپاس دەکەم چمە لای لاوین کاک لاوین وەکو گەنجێک کاتێک بۆ نمونە دەنگت داوە بە کەسێک بۆ بە پەرلەمانتار لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە ئاستی بەڵێنەکانی نەبووە ئەمە بێتاقەتی کردووی بێ هیوا و بێ ئومێدی کردووی زۆر سپاس ڕاستی بێ ئومێدی وان بێتاقەتی چکو دەبێت ئەم بزانین پەرلەمان جهێ یاسادانانەیە جهێ نینەرێت تەخۆچینە و پێکهاتە و حتا کوت نەتەواژی وێرە دەبێت هەمی خەلکی کوردستان ئەم هەمیژی بزانین ئەم نینەرە دەستیشان کەن کو بۆ بەرگریکردنا وان مافین هەین دەستێت کوت بژین هەراوی سلیمان وێرە ئێکش ستین و سلیمان هەرە جانێ دیموکراسیەت ئەوەکو دوو هەڵبژاردن هەبن بەشداریە خەلکی بریاردانێ دابیدن چاوان بریار بێتە دروستکردن وی هەواڵاتی وی خەلکی نینەر هەبن نینەر چاوات و ئەس وە گەنجێک دەسەحکەمە لە هاتی و بەگراوان دێوی کاندیدی ئەن وێ پارتا سیاسی استراتیژیە داوێ بەرنامێ کارێ چییە ئەس وێ دێ کەواتە وەکو گەنجێک پێشوەختە قەرار نادەی کە بۆ نمونە دەنگ ئەدەم بەو کەسە ئەگەر لەبەرەوەی خزممە لەبەرەوەی کەس و کارمە لەبەرەوەی هەمان حزبی منە بەڵکو لەسەر ئەساسی لێهاتووی و کەفاعەتی کەسەکە بڕیارەدەی کێ دەنگی تۆ بەدەست بێنێت خۆش پرسیارە پارتên سیاسی وەختی کاندیدێ خو بربژێر بکردن ئەکید کۆمەکە بەرنامە سەر کۆمەکە بیاوا کار دکردن یعنی بژیت بەرنامە من وان 4 ساڵە پارتا سیاسیە بژیت بەرنامە منێ وان 4 ساڵە 1 2 3 4 5 6 ئەوە بەرنامە پارتی بشێوەگە گشتیە پارتا سیاسی وەختی بەرنامە پارتی پەسەند کرد و من قبیل کرد ئەس سەحکەمە کاندیدێکی کاندیدێ وێ هەی gelek cara ser esasê taybetmendî û ixtisasî kar dikin yanî dibêjnek profesöret babetê saxlemî dayek profesöret aborî dayek profesöret bunûnet babetên perwerdê û heta dimaye li vê ez sehkeme ka kîj boşayî heye komelgehê min da civakê min da welatê min da bajarê min da sehkeme ew zayîf û ew lawaziya heyî ya wê babetiya zeng xwe demê wî kandîdî çiko min çijara ser esasê xizmatî ez barkem gencê me ji van salê dimahiyê xizmatî û eşîretê piçekê ew bûn yani me tecrüba ser hey ku çendîn parlamenter vê parêzgeha dûyî çûyîne bexda ne min zaniye kîş eşîretê ye ne min zaniye kurê kîş malê ye ne min حتی پارتیش یعنی گله جاراجی من از زانی و جاره که کادر و پارتی بوده یه هاتین برنامه که جان کد بیشن پروژه جان دستی دادین و به همون گنجه که جوابیر بکرد فیت واسابی چکل سردم بگل اروپا جی پتر خوالاتی و صحتیت برنامه کاندیدی سرو که فرانسه حتی هل بجارتن برنامه هبو بگراندیوی تیجی کارن یه جوان بو اوه خلق دوی پسند کردن از خوشی داخواست کم پرکاوه مایی که خلق سر اساس لحاتی و شیان و کفاعت کاندیدا خود دست نشان کرد و پارتکا حزبی چی دست نشان کرد کاکەلاوین دێمە لای خزمەتی هۆزانخان ئەگەر مایکەکە بدەی بە هۆزانخان بۆی دیارە بۆی بینەرانیش ینی بەشێک بن لە گفتوگۆکەمان خۆتان نەزانن هەڵبژاردن پرۆسەیەکی گرنگە و ئەو کاندیدانەیە بن بە پەرلەمانتار لەو شوێنەی کاری تیا دەکەن ئەتوانن گۆڕانکاری ئەگەر بەرنمەیان هەبێت لە ژیانی گەنج دروست بکەن لە ڕێگەی جیاوازەوە بامە بکەم بە پرسیارێک بۆ هۆزانخان هۆزانخان خۆتەزانی هەرێمی کوردستان بە قەیرانی زۆردا تێپەڕیوە و زۆر ناخۆشیمان بینیوە هەر ماوەیەک بۆ نمونە جەنگی داعش بووە ماوەیەک بێموچەیی بووە ماوەیەک هەر جارە و کێشەیەک ڕووی تێکردوین ئێستا وڵاتەکەمان وردە خەریکە قەیرانەکان بە تەواوەتی بەجێ دەهێڵێت و دەبوژێتەوە وەکو گەنجێک ئەرکی پەرلەمانتار لە چیدا ئەبینی بۆ خزمەتی گەنج بە تایبەت گەنج زۆر سپاس ئەزت بینم وێرێ دەنگی گەشت بوو
پارلمانتارانه دوید او پارلمانتاره دنگ گنجا بهز بپارێزیتن چکی گنج دینەموی وڵاتیە گەنج ئاودان کرنا ئەوی وڵاتیە ئەمید بینن و کە ڕوژانە چەندەها گەنج قەستا دەرڤی وڵاتیت کن یەک کوچت کن یعنی کوردستان مابێ گەنج الڤێرێ یعنی ئەو کاندیدێ سەر گەنجا شولکتن بێت احتیمامەکە گرنگ دەدە ئەوی گەنجی چت بوارێ ڕەوشەنبیری دەبێت چت بوارێ وەرزشی دا بدەن چت بوارێ ئابووری دا بزنسی دەبیتن هەڵای کار بتن ایکش وا سببی رئیسی گنج ما کوچ کری بو در وی ولاتی اود بیجن حالی کار نینل کردستانش امید بیزار بوین جبر هنده چرک نماینه ام قصداش در ود کن یعنی سرا اوی رودانه تنه چه بوین یعنی گنجا مالت خویش دست داین گنجا حوال و برادرت خویش دست داین افجا از دنگ خود گین ما اوا کاندیدا اب صباحی در بچن بو پارلمانتار عراقه کوبشن السر تایبت سر گنجی کار کن و کی تا گوتی گلکا مهمه گرنگه اکشوا سکترت روشنبیرینه کو دماهیک بابت دناف حکومتی ده همی لایانات ده بحث کرن دوید افلایانه نه تجبیر کرن چکی روشنبیریت بگنجی و گریدایه حسن خان باسی حکومتت کرد کاکا لاوین باسی پلانی حزبەکانی کرد کارنامەی حزبەکانی کرد بۆ هەڵبژاردن چەند گرنگە حزبەکان دوایەوەی کاندیدێک دەنگی تەواو بەدەستێنێت و ئەبێ بە پەرلەمانتار حزبەکە متابعی بکات ئایا بۆ نمونە بە دیاریکراوی لە چەند بوارێکە یەکێک لەو بوارانە خزمەتی گەنجان بێ بۆ نمونە خۆ ئاماژەت پێکرد لە بواری ڕۆشنبیری بێ لە بواری بزنس و لایەنە ئابوووریەکە بێ لە بواری ڕەخساندنی هەلیکاری زیاتر بێ لە بواری ئەوە بێ ئەم گەنجە لە ڕووی دەرونیەوە مرتاح بێ بۆی وڵاتەکە بەجێنێڵ هەستەکەی پەرلەمانتارەکان ئەتوانن لە بەغداوە خزمەتی هەرێمی کوردستان بکەن نەک دژی هەرێمی کوردستان بۆستن بێگومان هەر کاندیدەکێ هات و دەنگ بدەست بە ئینان دکارتن کو دەنگی گەنجی me بگەین تو هەروەسا ئەو وعد و سوزێ داینەمە بەری بانگێشە هەلبژارتنێ و پشتی بانگێشێک و دەرچووی ئەو شێتن یعنی پەرلەمانتارە عێراقی ئەوی دەنگی بشێوەیەکێ بهێز بگەهینەتن و ئەو بریار و بەرنامە دایناتی بەری هەلبژارتنا پشتی هەلبژارتناژی بگتە کریارێکە جدی و جێبەجێ بکەن زۆر سپاس دەکەم خۆزان خان ماندوو نەبن کاکە فەری بێمە خزمەتی جەنابتان هەستەکەی گرنگترین شت ئەم کاندیدانە ئەگەر بوون بە پەرلەمانتار ئیشی لەسەر بکەن چییە؟ وەکو گەنجێک هەستەکەی گرنگترین و بنچینەیی ترین شت کە پێویستە کاندیدەکان کە بوون بە پەرلەمانتار لە بیری نەکەن لە پەرلەمانی عێراق چییە؟ از پیک دست خوش بودی برنامه به خوشحالم سپاس به حوال آنجی و کی یادیار و برچاف یعنی کاندید سروی اساسی بیتن تشخیص کردن و بچیت بغدا یعنی سروان پروژه کار بکردن پروژه کو خدمت و گنجی بکن خاص گنج مش و کی حوالم بحث سکری گنج کی بیزار بوی بی امید بوی یعنی بیت اگر هند سالانه صدهان گنج بی ولاد کوچ کن سری پروژه کار بکن گنج جلوی کار بکردن نه الا جلوی حکمتی و تعیین بیتن که کار سروان پروژه بکن کرد تایبت چلای صناعی و بیتن ام گرینگی به کرد نفتی ندین پیش از از گرینگی به کرد کشتکال بدین زراعی بدین اما همی به نگرند پالپشتی و پشتوان بو گنج ما کار بکردن یعنی هم وقتی ببینین بس بری گنج ما تعیینات نه ام دیگر هندینین یعنی هم حس کن هەستەکەی کاتێک گەنج بە گوێرەی بڕواناماکەی لە شوێنێک تعیین ئەکرێت و دامەزرێت بەس بۆ ئەوەی بۆن منە ڕۆژانە ڕۆتینێکی ڕۆژانە دەوام بکات و سەری مانگ موچەکەی وەربگرێت توانای گەنجەکە کوژێت بەهرەکەیە کوژێت کاریگەری لەسەرەوە هەیە کاریگەری لەسەر ئاساس سادەیە وەکو دیجی از خۆ گەنجێکم یعنی ڕاستە من کارگەری اقتصادی خلاصکی ئاپوری بەس از صناعی دۆژی کار دکەم یعنی از توانای هەندە دیش من هەیە ئەم حەز کەن یعنی گەنج خۆ اختصاسێکی بە نەگیریدەتن ڕاستە لە پەروەردەی کەمتر خەمیەتە ئینشالله پەروەکە ئەمی کار سەرهەندێک کە ئینشالله وەکو دیتنۆ من پتر گەنجی پاڵ بدەین پشتەوانی گەنجی بکەین خۆ پەوێتە کار صناعەتێ کاتی تایبەت یعنی جوی بس کردی تایبه بیتن نه تعیینات و لای حکمتی و بری حکمتی بیتن سپاسانەکەم ئەچمە خزمەتی هێژین خان ئەگەر مایکەکە بگاتە لایەوە دیارە لە کۆنفرانسە پەروەردەیەکەیە کە هەر لە دهۆک لە ڕۆژانی ڕابردوو بەڕێوە چوو جەنابی سەرۆکی حکوومەتی جەختی وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا
جەختیان لەسەرەوە کردەوە کە خوێندن ینی چ پەروەردە چ خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان کەم و کوڕی زۆرە و پێویستە وەکو جەناب داماژەت پێکرد لایەنە پیشەییەکانیش گرنگی پێ بدرێت نەک تەنها تۆ تەڵقینی کەسەکە بدەیت کۆمەڵێک شت وەکەوەی مێشکی ئەم خوێندکاران قوتابیە سندوقێک بێت هەر شتی تیا بکەیت و دواتریش فێر نەبێت. هەژین خان حەزەکەم لە پرسیار چکەت جەنابتان ڕاگەیاندن کارن ڕۆژنامەنووسن گرنگە و پرسیارت لێ بکەم. گەنج چەند پێویستە دوای ئەوەی دەنگی خۆی ئەدا بە کاندیدێک و ئەو کاندیدە ئەبێت بە پەرلەمانتار وەک چۆن ئەرکی پەرلەمانتار چاودێریە گەنجەکەش چاودێری ئەو پەرلەمانتارە بکە بزان لە ئاستی سۆز و بەڵێنەکانی خۆیەتی. بەڵێ دیموکراسی بوو گەهشتن بەدا ساڵاتێ بڕێیا هەلبژارتنە دەنگدانێ ئەف کەسێ دەنگە خود داد و مافێ دەنگدانێت هەیە و ینی ئەو کەسێ دەستنیشان کرد و فرێت کردە پەرلەمانی و سیڤیاکە باش هەبیت ئەزمونەکە باش هەبیتن بشێت باخویتل بەرامبەری وانە ژبەر پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراقی جوداکاری هەیە پەرلەمانی کوردستانێدا دەبێژین شەڕی سیاسی هەیە هەڤڕکی هەیە جوداکاریە پارتێن سیاسی هەیە جوداکاریە بچوونە هەیە ئەفیەکە هەمی هەیە لێ ئەف کاندیدێن دەربچن و بچنەت پەرلەمانی عێراقیدا دوێت خاڵێن هەڤبەش هەبن پێکڤەل سەر ئێکتشت کار بکەن ژبەر لوێرێ چەند جوداکاری ناوبەرەوەدا هەبیت لێل بەرامبەری کووردا جارە هەی هەمی بووینە ئێک دەنگ بۆ دژایەتیە کوردستانێ بەزابەت ناکۆکن بووینە ئێک دەنگ بۆ دژایەتیە کوردستانێ و کوردستانێژی ئەگەر ئەف جوداکاریە هەر هەبیت و بەردەوام بیتن ئەڤەوەت کرد بەرامبەریوانە گەلێک فسانەهی مافێت خۆش شدەست بدەن ژبەر vê xwe lêda me dît babet pitir hemiya bûce û mûce şwêrê derbas nebû. ئەوانەی باست کرد شتی زۆر زۆر گرنگ بوون دەست خۆش بەڵام چەند گرنگە گەنج هۆشیار بێ کە دەنگی دا بە کاندیدە کاندیدەکە چووە پەرلەمانی عێراق دەنگەکەی پشتگوێ نەخات ئەگەر بەڵێنێکی دابوو ئەم پەرلەمانتارە بڵێ بۆچی ئەم بەڵێنت جێبەجێ نەکرد گرنگە ئەمەی هەبێ گەنج ئەم متابعەیە هەبێ ئەم چاودێری هەبێ لەسەر پەرلەمانتارەکان و کە هێمەل سەروێ خاڵێ و وەکیل دەست بکێشیتە ئەماژە پێدەیک و ڕگەهاندن بخۆ ینی سێداتر ڕۆلێ خۆ ببینیتە ڕگەهاندن دە سەڵاتە چارەیە تشێت دیفچوونێ بکات و ئەو کاندیدا و ئەvê دەرچوویشی دوێت پسینگەکی بەرفرە وەربگریش ینی کێشێت بە ڤێڕەنگیشی دروست دەبن ینی ڕەخنێل کاندیداکێ بگری دەبێژیت تو نە ئەف پارتە سیاسیش بەر هەندێ ینی بابەت هەمی دێچیتە پارتێت سیاسیدا دەبیت ئارمانج ئەوە نەبیت دەبیت ئارمانج ئەو بیتن ئەو کاندیدا ینی دەرستی کارێ خوب کاتن لێرن زۆر زۆر سپاسانەکەم هەر بژینە چمە لای کاکە بەدەر کاکە بەدەر دیسانەڵێم وەکو گەنجێک چەند گرنگە پەرلەمانتارەکان لە بەغدا یەکدەنگ بن کە باس دێتە سەر باسی کورد لە تەواوی کوردستان ناکۆکیان نەبێت ینی من ناڵێم کاتێک بۆ نمونە بەرژەوەندیەکی حزبی هەیە هەموو پەرلەمانتارەکانە بێ پشتی یەکتر بگرن ئەڵێم کە بەرژەوەندیەکی کوردستانی هەیە ضرورە پەرلەمانتارەکان یەک دەنگ و یەک ڕنگ و یەک هەڵوێست بن بەرامبەر بە سونە و شیعە لە پەرلەمانی عێراق و پێکاتەکانی دیکەش بەڵێ دەست خۆش و سوپۆز بوو vê derfetê ez dê bersivî pisîrota em dîv dom hende kommentê teyn heke derfet hebît فەرموو êgirtina mala Kurdî ev ji girîngtirîn xoloye heger em bînin demê ku kêşeyek tête ser mesela Kurdîniyê demê me bû nimunekê deyînim demê me referandum kirî مديد نتني شعب سنة بنيك مديد فرس وترك وعرب يعني سي قوميات جلك تشك جدا تجارة كما نديت يا أفهر سكة بنيك سرفي خالي بنيك جنكي دجادية ملة كردة بجال فيتن أندام برلمانات ما فيتش بنا يعني كردينية بنا بريكا بارداتية تو کردینی بینیا بری که برجواندی حزب خو چونکی وگاوی اگر مدید مخابن لخولا چوی هندک پارلمانا پشت هندک پارتارا کومالک چکر کومالاهی و هندک بریارج دف خود دان و مخابن بریارت واجی نئیک بون بریارت واجی برالله بون یعنی اول جه اسفه تو الویری چوی کردینی بکی تو وی
فرصه استقلال که خدمت ملت خوب کی نکو خدمت حزب خوب کی بلا وکی تا گوتی خدمت حزب خوب کرد بس او دیو دایه هکو تو زانی تأثیر سر نتواتن آگتن چونکی تو بینی دمه آریشک چید بیتن سنو شیعه کو چه تشتادانا بنای خینا ایکو دو فرد کن بس پاسر مسئله برجام دیو ملت کرد بیت هر دود بنایک و نتنی او دولت دورمان دور جی که یعنی خدان ید زلهست بنایک بود جاتیو ملت کرد وید اندام پرلمان چونکە خۆی کورد لە ناو پەرلەمانی عێراقا کەمینەیە بله کەمینەیە وایە ئەو کەمینەیەش ئەگەر پەرد بێت بە ئاسانی ئەتوانن زاڵ بن بە سەریانە اكيد وصايا وكي جاگر خين شعرك خطوط بيجي اگر ام نبن يك ام هرن يك بيك اگر ام همي نبين يك ام بيك اكاتشين وكي تاخد دي بصناهي بيتن وكي تبيجن او بازي ديرش شكو او كورو دير شناف بازي او بصناهي بتاني تير بو غورغي جاس هيفيت كم پارلمانتاریت ما کردینیا راسته وگاوی حمله با انتخابات و بانگشه و هر یک ده بومن برنامه خوب بیشید و ویتشتی بیشیدن بس پالویره هیوید کم کردینیه بری پارتاتیه بکن درسته اگر خود کسک سر به خوشی بچیتن میلک هبیتن بو پارتاکی بس هیوید کن پارلمانتاریت ما وی امانتی کوهین نینرد ملتکی نهینن نینرد پارتاکی نه بس اگر در فتح بیتن دو دقیقه کرتی تا بسیاره که گل هنده بسیاره گله که مهم ایک سر گنجا گر ام جوا گنجک ده برسویدین راستی وکی اند بینین بالا دست و بر پرسید می همی گاوات کمبونا داد بیجن مانه گنج آینده دست بی که امنت گل وی شعارینه حتی امت گل برنامه بین گنج است و آینده يعني تو ويغوفي اگر از ويغوفي جنجم طاقات ويا اكيد وصل اگر ويغوفي من طاقات هين اگر ويغوفي از طاقات خوب کار نه اینم شیانت خوب کار نه اینم بشتی از پیر بوم آینده ويغوفي از من شیانا بن از کار بگم شیانا راست دی خبره بوم چه بید بس گل خبره بید ویب شیانا اجیک زور سپاس بوا زور سپاس کاکا ودر کاکا عبدالستار سپاس کە لێرەی جەنابیان وەکو پێشمەرگەیەک لێرن من دوو پرسیارت لێ یەکەم پرسیاری یەکەمم سەبارەت بە پێشمەرگەیە پرسیاری دووەمم سەبارەت بە زمانی کوردیە وەکو پێشمەرگەیەک چ ئیحساس و هەستێکت هەیە کاتێک موچەکەی تۆ ئیمتیازی تۆ کەمترە لە بۆ نمونە ئەندامێکی حەشدی شعبی لە کاتێکە تۆ زۆر دێرینتری تۆ زۆر دەمێکە خزمەتەکەی تۆ زۆر دەمێکە خەبات و تێکۆشانەکەی بەڵام کە باز دێتە سەر موچەکەت ڕەنگە موچەکەی تۆ ئەگەر 500,000 بێت حەشدی شعبی بۆ منە کەسێک لە حەشدی شعبی یانەوانەی لە منزومەی دیفاعی عێراقن بەگشتی چوار هێندەی تۆ موچە وەربگری ئەمە بێتاقەت چەکات بەڵێ دەستپێکی سپاس بوو بێ دەرفەتێ ڕاستی از ڤێناک ئەمە گونها هەرێمێ وەک موچە بەس ئەستکەمە گونها وی کاندیدی وی اندام پارلمان چتویره ویتن هند شیان ابدت اخو هند شیان هبن یان دمه ام اکید هل بجیرین نبود جاتیا جار پیروزیت ملت کرد بیتن بله ویتن نبی ام هل بجیرین ام زان دی سر چه اساس هل بجیرین ام نه بونمونه گله که و دو سه جارا خو کاندید کرد ویره راست ناف ملتی الاعلام دا یه آخویدو من افکر بله بالعکس هکرد بچی دجاتیه کرد دجاتیه کردیه هاتیه کرد بون مناطق که خفنا خدا کاندیدا که دیار یه هرمه گون مدوید شایسته باجه و موچه هرمه همی بچیده سر بغداده آیا اوه دجاتیه کردیه بله هکر ابزانم اف هزت عراقه بون منه همی چه حس نبینه تنه پیشمرگه بوی عراق 2003 پیشمرگه بوی پیشمرگه عراق خط پاراست نبتنه هرمه منیش بوی او پرسیاره بو چی موچه من ده یه پیشمرگه 500,000 دینار بید بو چی ده میلیونه کو 500,000 اوش نه اگرتنا هەستەکەی پەرلەمانتارەکان نەتوانن ئەو حەقە بۆ هەموو پێشمەرگەیەک بگێڕنەوە شن هەکەر ئێک دەست بن بەلێت شن بەس دژاتیە ناکەن بگاوێ بۆ نمونە ئەمێت بینین حتا هەمی یاخۆگریەیەک دژی حزبەکە دیارە کوردستانê گوت شێتن مافێت هەرێما کوردستانê شێتن یê پرۆژەکێ ماستەر هەر tiştekî ku ji Iraqê cuda bûne
ئەو بەرنامەیەت بەریکێدا ئەvە یاخۆگیریە کەمی دژی وێ بڕیارێژی ڕۆ ببن. کاگا دوستار بابەتێکی دیکە کە یەکێکە لە بابەتە جێگیرەکانی ناوپاسی هەڵبژاردن لە هەموو ئەڵلقەیەک باسیەکەین زمانی کوردیە. دیسان خەباتی پێشمەرگە بۆەوە بوو ئێمە بتوانین بە کوردی قسە بکەین. بەڵام لە ناو پەرلەمانی عێراقا لەگەڵ ئەوەی زمانی کوردی وەکو دووەم زمانی فەرمی عێراق لە دەستور دانی پێدانراوە اعترافی پێکراوە، بەڵام پەرلەمانتارەکانمان بەکاری نایەنن و بە شەرمەوە بە زمانێکی عەرەبی خراپ هەندێکیان ناچارن قسە بکەن. گرنگە لێرە بەدووە زمانی کوردی بەکاربێنن، چ عیبەیە چونکە زمانێکە زمانی نەتەوەیەکی گەورەیە. ئەکیدیۆ گرنگە و دەمێ 2003 وێرڤەمەدیتی پەرلەمانی عێراقێژی کوردیژی حتا نوێسین سەرهاتیە نوێسین بەس بەداخەوە وڵی ئەسن زۆنەوە بناسێتمانە یان تشتێکی دی هەیە لێرە بوو گەنجێمە دەبێژم ئەم دێ چین ڕۆم چینە میسل جیرانامەیە دهوکێ چینە میسل ئەم دێ عەرەبی ئاخەوید بەلێ وەختێ گەنجێکی وا دێتە وێرێ کوردی ناخەویدن دیسان بە ئەمێ عەرەبی قسە ئەس وێناکەمە گونها چلەیانە ئان چ حزب ئەستکەمە گونها گەنجێمە بلا ئەم وا فێرکەینە کوردیە وانە یانژی مادەک هەبیتن عێراقی هەکەر کاندیدێک هەبیتن یێ وێرەک بیتن بشێتن پەروەردێدا مادەکی کوردی بۆ عێراقی گشتی دانیتن احتمال ئەم دێ فۆیدەکی باشی بین. سپاس دەکەم هەر بژی کاکە دووستارە چمە خزمەتی کاکە ئەلند یعنی کۆی گفتوگۆکەمان ماشەڵا گفتوگۆیەکی گەرمە. بابەتێک هەیە کە پێویستە ئێمە قسەی لەسەر بکەین، بابەتی خوێندن و گرنگیدانە بە پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی عێراقەوە کە بۆ نمونە ئەو بۆ گەنجێک کە لە زانکۆ دەرئەچێتە خەڕوجەکە گەر لە بەغدا بێ گەر لە تکریت بێ گەر لە بەعقوبە بێ بۆ نمونە لە مووسڵ بێت دواتر چانسی ئەوەی هەیە لە دەرەوە ماجستێر بخوێنێ دکتۆرا بخوێنێ، بەڵام بۆ کوردیەکە من نییە. گرنگە پەرلەمانتارەکان لێرە بەدووە بەشی کورد وەک چۆن بەشیم لە موچە هەیە بەشی کورد لە بابەتی خوێندن و پەروەردە ژوەر بگرن. بەێ دەستپێک زۆر سپاس زۆریا گرنگە چنددە هەبیتن وەکی هەر تشتێکی یعنی بچی دێوان شتەش دەرە بێ بەرامبەر بیتن بۆی هەمی تشت بهێتە دابینکردن چش دانیشتناوی بێت چژ کریا خواندناوی بێت چژ دانا پارێکێکێن بیت بە هەیوانەک و دەمێ خواندنا خۆدا بژیت بۆچی دێگەنجێمە دەمێ زانکۆی خلاص کردن دلهێڤیاوەیەکێ بیتن کو دەمێ بچێت ماستەرێکی بخوێنێت سەر حسێبا خۆ بخوێنێت سەر هەمی تشتجووی بن هەتا ماستەرە خۆتین تۆ زەورەتن vێتن جددی کار سەرێ بێتەکردن نە بە شووی لای بەشلایەن کە دیژ بەوێت پەروەردە باشتر لێ بێتن باشتر گەنجێمە دێبگەهینن کو خواندناتە بۆ دە پاشە ڕۆژاتەیە خواندنێ بەردلی شیرین کرد وکە گەنج گەلێک یعنی تو دێ پرسیارژی گەری بشت خواندنا خلاص کریژی بەس ما بچیە نە کارە نەچەتشتە بجە ئەم تخوازین داهاتیدا مافێت وەکی تە ئاماژە پێدای کاچەوە بودجە و هەر تشتێکی دی بێتن واسە ئاماژە بدەنە پەروەردەی و خواندنا بلندشی. باشە زۆر بە کورتی یەک پرسیارەکەم و بە کورتی وەڵام بیتەوەی تر ئەچین پرسیارەکانمان لە کاندیدی میوانی ئەمەڵقەیاکەین لەبەر ئەوەی دۆخی عێراق و هەرێمی کوردستان هێشتا دۆخێک نییە بە تەواوەتی کێشەکان چارەسەر بوو بێتن. گەنجی کورد بۆ نمونە گەنجێک نییە لە فینلەندا بێ، گەنجێک نییە لە سوئیسرا بێ، گەنجێک نییە لە لەندەن بێت، گەنجێک نییە لە کەنەدا و لە ئەمریکا بێ بۆ نمونە. چەند گرنگە گەنج ئاگای لە گۆڕانکاریە سیاسیەکان بێت بۆی بزانێت لەکوێ داوای مافی خۆیەکات. زۆر گرنگە بزانیتن بەلێ ماهەکەر گەنجی ئاماژە پێدا و دیفچۆنەکرد و هەر گۆڕانکاریەک هات زانی بەلێ چ بەرامبەر بوو گەنجی نەهاتەکردن بۆ چی ئەف چەندەژی زۆرا گرنگە وێتن دەمێ گەنج تشتێکی بزانیتن بەرامبەردا تشتێک بۆ بهێتەکردن گەنجیژی ماف و هەمی تشتێت خۆتین گەلێک هەواڵ ئاماژە کاتە دێنەوە سەر بابەتی متمانەکە ئەبێ ئەو متمانەیەی نەماوە کەم بۆتەوە ئەو سیقەیە بگەڕێتەوە بۆی گەنج جارێکی تر سیقە بکاتەوە بە کاندیدەکان بە پەرلەمانتارەکان بە حکوومەت تایبەت کاندید چیکیت پرۆگرامیدا بەری بچێت دەگەلێک سوزادەتە گەنجە ئەست خوازم کاندید بەری بچێت وی تشتی بکات
بری بچ تا پارلمانی و چنده بو گنجا انجام بده اگر ها تو خصوبایی بر بجیر کرد او گنجا بزاند خدمت اگه بکری دنگ خوب بنامال خوب بایی بس زۆر سپاسانەکەم هاوڕێیان ئێستا چین لە شوێنێکدا نیشین چایەکە خۆینەوە و پرسیارەکانمان لە کاندیدەکەکەین ئێوە لە ئێستاوە توانن بیر لە پرسیارەکان بکەنەوە بۆ ئەوەی بەڵێنی زۆر باش لە کاندیدەکە وەربگرین ماندوو نەبن دەستان خۆش بێت زۆر سپاس. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت لەگەڵ کاندیدەکەمان مامۆستاڤین هاتوین لێرە دانیشتوین لە دهۆک و هەشت گەنجەکەشم لەگەڵایە بۆ ئەوەی ئەو پرسیارانەی لە مێشکیان دروست بووە لە جەنابیان ئاراستەی جەنابیانی بکەن بەڵام پێشەوەی بچمە لای گەنجەکان ئەچمە خزمەتی مامۆستاڤین سڵاو لێبێ مامۆستا ماندی نەبی حەزەکەم بۆ بینەر خۆت بناسیێنی اسمم مستعفین سلیم نوری پروفسور هاریکات باری کارگیری بازارگری دان ما مستعمل پیمانگاه تکنیکی سر سانکویا پولی تکنیک و شانزی و کاندیدا پارتی دموکراتی کردستانم بازنه ایک دو کامیدی و شماره مشی 25 زۆر سپاس با بچینە لای پرسیارەکان گەنجەکان پرسیاریان هەیە خۆت بناسیێنە و پرسیارەکەت بکە فەرموو. بله من ودارم اندامی توری CNO بسیارمش مامۆستای ئەوە باشە یعنی gelek kandidêtmet çine Parlamenê Iraqê û gelek pêzanîn ser destûrî nînin. Te çend destûrê Iraqê xandiye te çend pêzanîn ser hene da ku pişeyî rêka wa pêzanîna bergiriyê ji mafê gelê Kurd bike bexta. Zor spas. Spas bo cenabtan. Fermû. زۆر سپاس طبعا ez dilvînim min diya spesiyarek evrûke radestî te bikem û bersivê cenabê te wergirim nisbet pirsa koçkirina genca. Bere wext me got genc gelek qesta ji dervê welatê diket û me gelek rîniştin û kombûnên Parlemanê dîtin lê çi wekî gotî netîce neynot yani ke em ê dibînin ne tenha genc nûke xêzanê çine berev ji dervê welatî kewa delvêrê em ê gencînên xwe wekî dibêjin serwetê xwe yê welatê ji dest denê radestî kesê dîtken û menatiqê me hêne terîb kirin ku hindek kesên biyanî têne kirin kewa te ez vêrê dibînim hîn wekî dibêjin et kabîna xweyanî da et rîniştina xweyanî da hîn bû me bersivekê û wekî çareseriyekê bû vê arîşê bînin. Zor spas fermû. Asfar Abdulbaqî destpêkê ek pisyar ek daxwazî tekem û wekî diyar van salê borî da me kumeka qeyran û hember hikûmeta Herêma Kurdistanê dirûst bû ew bû birîna budce û şerê Daeş û rêjek Azûra awara û penewara qesta Herêma Kurdistanê kir û van sala feta Koronaya. Me dît hikûmeta navend Iraq ya kemtexem bi harîkayê beramber van qeyrana û digel hikûmeta Herêma Kurdistanê. Aya wek proje heva kandîda çi heye ka li ser hindî bikin ku ev penobera awara qesta war û cihê xwe bikin û ek daxwazî min şaşa Kurdistan zor bi Kurdî bêt dê ji hemî kandîdakem li ek duruş kar bikin ku Kurdînî li bexda ne hizb hatî spas. Spas her bijît fermûn kaga bist. Pêşmerge Çalakvan Abdustar Aziz siyara me ve pêşmerge şoreş dîv şoreş şehîdkirîn jandkê xwe nana xwe parê xwe. بله افرو که امر عراق که دا هزگا سرکین العراقه آیا بود چی دموچه 80 شعبی میلیون و نیف بید بود چی پیشمرگی کردستان ده 500,000 بید آیا تا چه برنامه چه پیلان هیا بو و بکی بیشن به خالا هر گرنگا کردستان و سپاس زور سپاس فرمو وزان خان از هوزانم من بسیاره که هر واسه تو بلینا که بدايه ما ام وکی گنج بسیاره ما او دم تو بیا پارلمانتر و درچه اوه قناغه ده دیتا چه پینگاف هبند بوار روشنبیری ده پیش بخی و هر واسه همی بوارت روشنبیری ده و مدویت سوزه که بدايه ما گنجا اره دیتا چه پروژه هبت بو گنجا که تو پشتوانی ها گنج بهرمندار بکی چه مادی بن چه معنوی بن. زۆر سپاس حوزان خان ماندوو نەبی مایکەکە لێرە بێت دواتر دێمە خزمەتتان لە پرسیارەکەی هۆزان خانەوە دەست پێ بکەین.
هزان خان نسبت یکیش پروژه منیت نوکه و از کار سرد کم مکتابه که چکری که اوجی آفرته که یا چاپ ان شاء الله واروجا جدی السنتری پیشمرگه تا بالا وکرن چونکی اسماء مستمع و ازال زان کومت ضمن اختصاص خدا از ترکیز همی گل طلبات کم بخوب تر معلومات چونکی ده خوب آوا کردن فاكيد خلاص سرکی او کد پروژه من دا از دعما گنجی بکم چونکی اسم عانات واحد زانم و بلينا و بلين بهوزان خان ددي اكيد ان شاء الله موجوده تمام نيجي شو من كتابك بيجوفي يا تشابيدا وافرتا يا ترجمه كريه كردي وان شاء الله واروجا داد او كتابه بربلاف بيتم زۆر باشە ئەگەر بووی بە پەرلەمانتار لەناو پەرلەمان چۆن دەعم و پاڵپشتی ڕۆشنبیری و پرۆژەی گەنجانەکەیت ان شاء الله ده محاوله كاين توصلك ما تقال ايك هابيتن والقال قالك ريخرا ومن اتصال القال كري وعندك مشاريع بردوام بين باكرين ده افج حيلخو اوفاكاد ده وقت تشتت زون كوي ده بيتن اوي باك جراوند اكسل زون كوي هابيتن هم اختصاصات ده بيت اي تي بيتن زمانه ده بيتن يون تهر بورك ده ان شاء الله ده هاري كار بمتقال ودا ومادي معنوي للقلب زۆر باشە ان شاء الله بەڵێنی خۆتە دووەرگرتەوە کاگابستەر دەر لەناو پاسەکەیش گفتوگویەوەمان کرد کە موچە و امتیازی پێشمەرگە لەگەڵ ئەو بۆ نمونە سەرباز و چەکدارانەی دیکە کە لە منزومەی دیفاعی عێراقن زۆری فەرقا پەرلەمانتار ئەتوانێت کار بکات بۆ گەڕاندنەوەی ماف بۆ پێشمەرگە یا سیدا عەبدولستار نسبەت پێشمەرگە کو ئەڤروکە ئەم ڤیگۆ ڤێسۆپ ئارامی و پاراستانەی ژین ئەڤە ژی وەکی بژن چونکی مە پێشمەرگەیەکی پێس هەبووە و نوفي بيشمرجة الجهان هي دنك بداي نبس سرانسري عراقي فمادك هي حسب دستوري مادة 120 ايكش قانوني كو بيشمرجة حساب بيتن ضمن حرس الاقليم يعني ما في ويا وقت شما بغدا بطلبة حقي ويه تاكرن اس يعني ايكش نقاط السراكيت كو ما تركيز الكيسر برنامج بلان استراتيجية بارتي ديمقراطي كردستان خلا اكيد اوكو يا بيشمرجي حقي وابو بيت الزفراندن نتعامل الجلبين وك ميليشيات وانما فعلا جيشك الجيش العراقي وموافقين بين الزفراندن وان شاء الله هذا ايكش برنامج بيان زۆر باشە کاک فەهری باسی ئەگەر غەڵەت نەبم پرۆژەی خۆتان ینی بەگشتی لە پەرلەمانی عێراق ینی تۆ ئەتەوێت تەرکیزت لەسەر چ بابەتێک بێت بۆ خوێندنە بڕۆی خۆت مامۆستای زانکۆی مافیا فرەتە چییە یعنی بەگشتی وەک سەربوورە من بژن بارێ کارگیری بازارگەریدا احتیمالەیەوە و یا هەواڵەمەیە دیتر پێک بە دامج ببیتن من تەرکی سەرسێ دوسێ پرۆژەیە کردی چونکی من گوت اختصاصی من آن تایبەت من یا من کارگیری بازارگەریە و خاڵە هەرە گرنگ بۆ ئەوەت ئەوە چەند ساڵە ئەسد گەل قوتابیە و ئەس ئیش و ئازارت ئەوان گەنجات زانم وەکی هەواڵەمەیە گوتی گەلێک شوێت کوچبەر بوون ئینشاءڵڵا دەمە هەندێک پرۆژە گەلوان ئەهواڵە هەبن و ئەم محاولە بکەین دەلیڤت کاری پتر بووە پەیدا بکەن دۆبمینەت وڵاتی خوددا چونکی وەڵامی پرسیارەکەی دڵڤین خانیشە هەر بدەمج تقریبا پێکەوە چونکی ئاواکردنەوەی پۆشەڕوژی هەر ئەف گەنجەیە بێت ئەم محاولە بکەین ئەوی گەنجی بێرین نەچتەش دەرڤەدا خەڵکێک استیفادە جێ بکەن ئەم محاولە بکەین دەلیڤت کاری بووە قوتابیە فەیدۆکەین و دەلیڤت کاری گەلێک پسانە هینە ئێکیشوە ئەم ئیدی نەهێلین خەڵکی بیانی قەستە دەبێژین بالضبط يعني بكردستاني وبتايبتي دهوكي بيتاكرن دو دليفت كوري بتر بوفان جنجا بوفان جحيلا بيدا بيتن لبرلمان اتوانن مكارب كن ان شاء الله ان شاء الله استكي برلمانتار اتوانيت او تواناي هي اكيد شو لي برلماني بتر سلطه تشريعيه توزاني بتر دستور وكي هبال ما يبري كانوا كاغوتي بس دي محاوله كاين عندك ريكا افون دليفت كوري بريكا جهات ديتر كوفان دليفا بو خلقي مشروع بزنسي بتشو مشروع بتشو بو هبن بو فيجا وك بيجن جانج ايك يودوي بسربورا من چنكي اس اوفرتم وك خزانت ما وك يقولين قالك احتمال بخزان يدكي تشنج دربه ام عندك وك بيجن تواصلك ما هبي دكالفان ريك خراوت نيب دولتي عندك بروجا بو اوفرت يجيب تايبتي هبن دا اوجي ايدي سربا خويا خو يا دارایی هبيتن دا ايدي كيشت اوفرت يجيب ناف جواكي دا بتر كيمتر ليبن فلما موجود احتمال بسيارة هردوكا امشي بكينا ايك افا وك جنجان وك اوفرتان توشي ان شاء الله شكي باش بوجدي هبيتن زور باشا بسياركي كاك ودر لسر دستور سر دستور اكيد مادام اس وك برلمانتارم سلطة تشريعية دستورة قانونة بيت خلفيتك باش هبيتن دا وقتي
کسک هبید بسیارش دکت یعنی ویگا ما بحث پشمرگی کرد و ضمن ماده 121 دا بحث پشمرگی هاتی کو حقویه مافویه بده حسب حرس الاقلیم فهك من اف باجراوند و سر نبیت صبحی وقتی چمت البرلمان داجي وقت اف قانونات هنا داراتن من فكرك سر نبيتن اسنجي ما في خلقي جيب درستاهي بابرا ففيتن اكيد احتمال اختصاص من اداره بس دستور بشكل جالك جرنجا فيتن تخل فيك باش سر هبيتن دوت بشي طلب حقي في خلقي بيكرن نما نتكجيكو عراق المتكت وانما ما فيت ما يتراوايد كردستاني بهنا دزفينا ان شاء الله زور سپاس اچملای کاگلاوینگان فرمو سیارکت آراستی بسیارا من بو ما مستعفینم و اگر خودی کرو چود انجمن نیروی العراق دا مجال کشن هلاوی استدنا بین هرمی و حکمت فدرال هایم یک شکو دیارترین کشه بار اقتصادیه یعنی آبوریه بودجه و موچه و استحقاق کاید جوتیارانه کاید پیشبرگانه که یت افموچندیت سر عراق با آیا همان دم دال حکومت هرم کردستان پروژه چاکسازیه هی پروژه چاکسازیه گریدای جیب بلنبونا بهای نفته و او دهاتین نف هرم دا تکون وکیلن و کو بشید موچن فرمان برا دابین بکردن یعنی بداخوا از بیشم باجی کم بسیار بداخوا نکم مانشد حکومت بغداد 200 میلیارد فرای کرد نافرای کرد اگر دهاتی هرم برا بلند بونه و چو و شیا موچن فرمان برا اف دابین بکردن اف پارلمانتار ملویره ده چوا یک دنگ بداگیر الماده 140 کن یک دنگ ده چند جاره گادی اف اتفاق 250,000 برمیلا گل حکومت عراق کاده چه واسطه کنن و چه پروژه هایی که اگر حکومت هرم شیا موچن خوب بدادن او ده چه پروژه بدیلی و هبیتن اف ما بود بجن سپاس پاره دیت باید گل نفته بیده بسیار گودی هر ما مستعفین بو برون کرنوی کو پرسیاره کو دوام نه و مهم و گله کو مهم و از نبجم بس سبب و گله که مگلک در چون زانکوین مثلت هین بغدادتن او زانکوات حکومت هرمی داد نت محترفن چه پروژه های وقت موساق و زانکوی کو بشیتن قطابین خوینکارن وان زانکو الهرم کردستان جی بین بار پیکری زور سپاس فرم کاغلند ولی از الان فریدم گلدم آیا اگر ها تو کرد یک حزب البغدا اره هندی حتی چندشن افرشن سر حوله را پایتخت نکردن پراوستینن او هکر هاجی لاوازی بون گو یک دست نبون وره و لاوازیت نابیناده بو اره هند بینن که او دست نورت خوب پتر بازیننج بو ویگه و من داخوازی که ابناوه که همی گنجت کردستانه یه دهو که تایبتی هین دمت چنه پارلمانیکات ایشلاف سرکفتیانه بچن هین حول بدن دو تشتین زورن گرم گن ایک سلفا زواج بو گنجی بزفرینه چکینو که گنجی مش برویه که نشتن خیزانه ببیند و حول بدن جی پروژه قرض بچیک بو پروژان بو هر تشتی که هبتن گنجی کارک ببید بخود وکی بجند پی پیدا بکد زور سپاس هاشین خان از هاشم بسیار من درباره رول افراد ادبیار سیاسی دا گلک جارد ویج واکی و جواکت پیش کفتی دا گلی لوی چند ده تکرند بیشن جدا کاریا جندری هیا لواکیت بینن افرولاب افراد ده تدان و افبوشایت هتا تجی کرن افراد بویا روبر افراد بویا وزیر بویا سرک پارلمان یعنی همی پست ورگتینه لید همان دم داشی نتیجه بویا جهرخنه بوی جواکی اف جایان کشت وی دایوی شیان نینن یا سر کفتینه بویا یان کشت پرورده جواکی دایا افجا الفیر بسیار من بوده یعنی تو اک افراد اگه خو کاندید کردی تو ده باشداری که بریار سیاسی داد پارلمان عراق دا تو ده چاوا بو ویج واکی سلمینی و ده چاوا بو آریا ویج واکی بدست و بینی که تو شید آسک بلند کار بکی و براوانیش مافد آبوری و سیاسیت ویج واکی دا بکی سرکی زور گرنگ بووش بله هجین خانه و سپاس کم دست پی بکن یاشمن و کردستان دا وقتی بیشن وقت هدیه که جندری هی و این نما چنکی ان بیشن افراد نیوه که جوابیه افراد وقتی بیشن جنا کرد دیرو که کون داستان بلا جیان و برخدانه بوده و ما کردان همی یا دیاره کورولوی چند ها بوده افرو که پارتی پشتوانه که افرو که ایکش من وقت اوین ببیت کاندیدا کردستانی و ببیت کاندیدا که پارلمان عراقی
چینکی پارتکا هیز پشتوان بویا اف هیزشکی وتیتن اشمه همی و پیک وتیتن بید ام همی تاریکار بین گل اگدا احتمال بری کنو کدام چندین پستت کارگیری والگرتینه فاف هیزا اولی تو خود دایخو و دورو بریتا بیتن یعنی ما گوتی آفرتنی وکا جواکیه بیتن وقت ظلام هین پشتوانت مبن تویره که با من خوش که از بچم بس هکت تویره که با من خوش که از او کسب خوشی نبم بچم بریاره بتن کەواتە بەس ڕێگە خۆشکردنەکە گرنگ نییە ئەبێت ئافرەتەکە خۆشی بتوانێت ئەو بخۆ هەکە تاریخ خۆش کرد بێت ئەس بخۆ قەرارێ بدەم بەریار دەستێت مندا بیتن کو من باوەری بخۆ هەبیت ئەو شیانە هەبن ئەت هەر کارێکی دا هەر مەجالێکی دا سیەکی بژن بڕێڤە بەم فەڤەحتی مادە سەرتەت کە تو چەند شێخ و ئۆڤەکەی بێگۆ بێت وی مەجاری دا وجود بێت هەر پوستێکی دا تو بریارێ بدەیت فأبا بو أفراتي بخوز زبرتن وقالك نمونا ما يتهن وقالك أفراتي سركفتي تهن إن شاء الله روج بروجي دي برفرهت اللي هن يعني بقوة دكتورة آري كو رئيسة رئيس جامعة بوليتكنيكا أكيد كسك خدان شيان بيا كسك خدان بريار بيا لو ما أو كستيات يدانا وهزاري دي ترجي وكيد بيجن بنافوي فإيكش واك سروكا برلماني أفراتك بيا واحتمال چند سالة كي ديجي هين دهنا جيت ما كبريار يا واب خبيتن فبيتن تو وي قوتي وي هزي بدا ياخو جرعتي بدا ياخو بچي هر كوركي دوتا هبيتن تو شي بكارتك سپاس بۆ پرسیارەکەی کاگەڵەن دیارە لایەنێکی پرسیارەکەی سەبارەت بە یەکدەستبوونی کورد بوو لایەنێکیشی دیسانەوە بێتەوە بە بابەتی پاڵپشتیکردنی گەنجان لە پێشینەی هاوسەرگیری پێشینەی خانوبەرە ئەو مەشروعەمە هەبووژی ئەسڵان نسبەت یا کورد هەکە ئەم هەمی گۆڤات ئێک گرتی نەبین ئێک دەست نەبین ئەم نەشین بەڕەوانیش هەر مەفەکێمە بێتەکردن يعني احتمال بيرو ملهمية شر داعش هبو يعني چینکی خیانتك ناف مدى كردا هبو لو احتمال هند بودا بيجن ولا داعش دا داخلي دهو كيجي بيدم يعني كيم ما بو بس اف پیش مرگا خو كرا قرباني بو مجالك كسا وخيانت شازده اكتوبرش بيرو كسي ناچي بيتن خابني و مجالك كسش دزدان فبيتن الدهو كدا عفوت برلمان عراق دا ام ايك دز بين ام ايك هلويز بين دبشين براوانيش ما بيتكرن دا چه كسي ديتر داخلي ایدی سنورت حریم کردستان نبید چونکه حریم یا برنیاسه پاراستن آرامی خوشی لو ما خلق قصد مجید کتن و آرامی ما هی هذا یا ایکی بالنسبه بسیارات دوه ما اصلا مشاريع صغيره هبو بس چونکه مشکلات ما سره که جاره کدی بزفرته بودجه و موچه با هکه بودجه و موچه ان شاء الله صافي بون او مشروع جاره کدی بردوام بنفه و اف گنجه ایدی بشین اب خو پروژه که خوب خاص بکتن دا محاوله بکت جیانا خویا دو کی بجن یا سر بخویا دارای آور بکت فان شاء الله ده محاوله که این سر وان دیکه بو تاواکردنی قسەکانی کاگەلەند بابەتی خوێندنە یعنی سوودمەندبوون لە خوێندنی ماستەر و دکتۆرا لە دەرەوەی وڵات دەمێکە لەلایەن عێراقەوە کورد بەشداری پێ ناکرێت خوێندکار و قوتابی کورد ئەوانەی دەرچووی زانکۆن ناچنە ناو ئەم منافەسەیە یعنی قەزت یا احترافی بوومە وەکو تواناسازی چۆن لێرە لە هەرێمی کوردستان تواناسازی هەیە لە عێراقیش لە دوای تەخەڕوج قوتابیەکانە چون ماجستێر دەخوێنن لە دەرەوەی وڵات لەسەر قسابی دەوڵەت و دکتۆرا خوێنن بەڵام خوێندکار و قوتابی کورد لێی سوودمەند نییە پەرلەمان دەوری چیە لەو بابەتەیە ئەباوەک قانونێک بێتە چونکی فەرقا مادەم ئەم ئێک عێراقین خلاص بتحقق فرق جداهي نبيتن كو أبي هرم أبي بغداد أبي هر محاولة ديكين إن شاء الله بجدي سر وخارج إن شاء الله كلاوين ديارة بشيوك لشيوكان قصد لسر كرد أجر خمي نوێنەرانی کورد لە بەغدا لە عێراق موچە و بودجە نەبێت ئیترە توانێت باسی دۆخی پێشمەرگە بکات باسی مادەی 140 بکات ئەو لەو بارەیەوە بۆڵێت ئەگەر ئەو خەمە دوای پرۆسی چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێمی تر خەمی موچە و بودجەمان نەما پرۆژەتان چیە؟ مشكلة بيقوفيو يو سركيك وأوا إن شاء الله مشاكل بودجة موچە صافي بن مشكلة سركيو دوي ما قلت يا بشمركي صافي بيتن مشكلة سي مادة 140 مادة 140 كو جارك ودي بزفرنا بواشا هرم كردستان و شنكي سرسي خالد رئيسي يعني ضمني مادة دستورية أو مادة تطبيعية استفتاء إحصاء إن شاء الله أفهر سي خالة بهنا دروس كرن كو بجدي سربراستين كو أف مشكلة ما إيدي نبينا يعني بيقوفي بوهمية بو خلتي ديارة بيقوفي إكشوا كركوكا
وەکو هێزا هەرۆسەرەکی بگاوێت وێرێدا یا مای و کاندید هەین یت پارتی دموکراتی کوردستان بتونه بوینه چونکه همی گاوا به حزب یا خلوی خلکی کریه خودان یا الوی خلکی محاوله کری هاری کاریا و بتر بهتا کرن فانشالله ده ترکیز هر سر بابا بهتا کرن و ضمنی خالد دستوری کو مافد هرما کردستان گشتی ایدی سر براوستی باشه سپاس تانکم ئێستشکاتی ئەوەیە قسە بۆ کامێرا بکەی بە بینەر بڵێ بۆچی دەبێت دەنگ بە تۆ بدەن بانگەشەی خۆت بکە زۆر سپاس بۆ ئەvê دەرفەتێ گاک یادگار پێ خۆش بۆم و ئەڤروکە دیدارەوە هەمیە شاد و ملبێرێ حەزکەم هەوا گەشتێکە خۆش دهوکێ کردبی چونکی دهوکە ڕەنگین یا جوانیەکە تێدا هەی دمایکێ بە سپاسیا هەلایەکی کەم ئەڤروکە گەلمەدا هاری کار و گەلمەدا ماندی بووین داخواست کەمش خەلکی کوردستانی بگشتی بەشداری دوێ پرۆسێسێدا بن چونکی ئەف پرۆسێسە بوومە وەک پارتی gelek girinde da ek dest ek helwist beref Parlamenê Iraqê ve careke dî biçine ve talebê işmafê divî xelkî ve çendîn sala ku hatîne xwarin ne mineteke we înnema em bijîn heqê me ye feleman bijîn deng bi Partî Demokratîk Kurdistan bidin deng bi kandîdê Partî Demokratîk Kurdistan bidin da zamînkirina mafên rewayên Kurdistanê bikin û hîvî kem deng evîn Selîm Mizorî bidin wek kesek akadîmî inşallah ez bişên pitir terkîzê ser evan arîşa gule gazim dêt afretan yê gencan yê pêşmergan yê cûdiyara pirastên û ji mara min jî 25 kaklawîn li bazina ek dihûka me diye zû spas bi hûn hemiya سپاس ئەڤین خان ماندوو نەبن سپاس بۆ ئەو گەنجە بەڕێزانە کە بە پرسیارەکانیان بەرنامەکەیان جوانتر و دەوڵەمەندتر کرد ماندوو نەبن هەر بژین بەڵێ ئەزیزان ئێمە ئەم بەرنمەیەمان لە دهۆکی ڕەنگین وەکو ئەڤین خانوتی کۆتایی هات تا ئەڵلقەیەکی دیکەی پاسی هەڵبژاردن لە شارێکی دیکەی کوردستان ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن سوپاس و پێزانینی تەواوی هاوکارانی شتتان پێشکەش دەکەن.